سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. گوێگرانی خۆشەویست هاتینەوەلاتان لە بەرنامەیەکی تری لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. من دەوران گەرمیانی پێشکەشکاری بەرنامە. بابەتی بەرنامەی ئەم جارەمان لەسەر دۆخی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ڕەوشی کۆمەڵایەتی و ئابووری و بەرخۆدانی زیندانیانە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە میوانداریمان کردووە لە هەواڵ سنوور گەلاوێژ، ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کێژار. هەواڵ سنوور زۆر بەخێربێت. زۆر سپاس دەکەم هەربژی. هەواڵ سنوور سەرەتا بەوە دەست پێ بکەین وەکو دەبینین سەر ڕێەوەی کەوا ئێران لە دەرەوە ڕۆژ بە ڕۆژ ساحەی سیاسی لێتەنگ دەبێت و لە ناوچەکەدا هێزگی بەڕاستی کەم بووە کەچی سێرەکەی لە ناوخۆدا گوشارەکانی زیاتر دەکات لەسەر گەلان. ئایا ئەو کارانەی ڕژێم بۆ درێژکردنەوەی تەمەنێتی و ترسی لێ نشتووە لە خراپبوونی زیاتری دۆخی خۆی؟ بەڵێ لە سەرەتادا بەلاوە کە باسی بابەتەکەمان بکەین دەمەوێت لە کەسایەتی هەواڵ نازم دەشتان و هەواڵ جیهان بیلگیندا بەرخۆدانەیە کە ئیمڕۆ لە ڕۆژاوای کوردستاندا لە شەخسی قەسەدا یەپەگە و یەپەژەدا و تەواوی گەلی کورد کە لەویا ژیان دەکەن بەڕێوە دەچێ سەری نەوازش دەدوێنم، پیرۆز دەکەم، سڵاو دەکەم. بارودۆخێک ئایستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوە دەچێ زۆر گرانە بەڕاستی بە دیلێکە دێتە داینیش زۆر قورسە، هەم لەلایەن شەروانانێکە بەڕاستی لە چەپەری شەردان و شەڕ دەکەن و بەرخودانی دەکەن، هەم لەلایەن گەلیشەوە کە بەڕاستی لە بەرانبەر ئەم شەڕێکە لە لایەن کۆماری فاشیست و زلهێزەکانەوە هێزی هەژەمۆن بەڕێوە دەچێ شەڕێکە کە دیسان وەکو هەرجار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو گەلی کورد وەکو ئەو گەلانەی کە داخوازی ئازادی دەکەن بەڕاستی بەدێل دەدەن و قوربانی دەدەین. لەبەرەوە ویستم سەرەتادا ئاماژە بەم بابەتە بکەم. بابەتی دیکە بەلەوە کە بینە ئێران لازمە کە ئاماژە بەم بابەتە بکەین بە شەڕی ئیسرائیل ڕاستتر بە گوڕبوونی شەڕی ئیسرائیل کە ڕێبەر ئاپۆ چەند ساڵ لەمە و پێش گوتبووی 2023 دووبارە بکەم کە ڕێبەر ئاپۆ لەمە و پێش گوتبووی 2023 2024 2025 بە تەواوی بارودۆخی حزبە سیاسیەکان لایەنە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حزبی ئازادی خواز سۆسیالیستەکان لە تەواوی دنیا ئیتر ڕوون دەبێتەوە. ئێستایش ئەم سەردەمەیە بە ڕوونبوونی ئەم بارودۆخانە، بە ڕوونبوونی ڕەوشی سیاسی، دیپلۆماسی، ئیدیۆلۆژیک، ئەکۆنۆمی هەموو لایەنەکان هەم حزبەکان هەمیش بەڕاستی ئەو کەسانەی کە سۆسیالیستن ئازادی خوازن لەلایەن هێزە دەسەڵاتدارەکان فاشیستەکان وەکو ئاکەپە، وەکو ئەمریکا، وەکو رووسیا، وەکو ئیسرائیل، وەکو ڕژیمی بەعس کە جێگەی کەیفخۆشیە کە ڕووخا، وەکو ئەڵمانیا، ئینگلیز، بە تەواوی هێزەکانێکە لە ناو ناتۆدا جێگە دەگرن کە ئێرانیش ئێستا لەو لیستەدایە لە بن ئەو مەترسیدایە دەیانەوێت جارێکی دیکە هێزی دەسەڵاتداری بخەنە دەستی خۆیانەوە. ئیسرائیل مەبەستی تەنیا قودس نییە، ئیسرائیل تەنیا مەبەستی لوبنان نییە، ئیسرائیل تەنیا مەبەستی ئەو ئاخانەی کە حتا ئێستا بۆی شەڕی دەکرد و ئەیوت هی منە و لە چوار کێشە و لە چوار گۆشە و پێویستە لە بن چاودێری منابێ چونکە هی منە ئیتر ئەوە نییە. ئێستا ئاماجی ئیسرائیل زۆر گەورەتر بووە، دەیەوێ ببێ بە هێزی سەرەکەی لە تەواو دنیادا. ئەمە ئەساس هەدەفی ئەوەیە، هەدەفی ئەردۆغانی فاشیست و کۆماری ئارتەشی فاشیستیش لە سەرەتادا ئەوەیە لەبەرەوە خزمەتی ئەوانەی کە لەسەر تەواوی دەستکەوتیەکانی ئەو گەلانەی کە داخوازی مافی خۆیان دەکەن کە ئایستە لە ڕۆژاوای کوردستانیش هێزی مەسەدە و قەسەدە یەک لەوانەیە کە بەڕاستی بۆ پاراستنی مافی خۆی بۆ ئەو شۆڕەشەی کە حتا ئێستا بۆ خۆی بەدەلیدا و بەدەستی هاورد دەیەوێت جارێکی دیکە بە ڕێگەی گورکردنی شەڕ کە ئێستا لە تەواو دنیا ئەوەی کە داخوازی ماف و عەدالەت دەکات و دەیەوێت کە بە ڕێگەی نەتەوەی دەموکراتیک ژیانێکی ئارام بۆ تەواوی مرۆڤان دامەزرێنێ هێزی فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە. ئەم ئێریشانە ئەساس ئێریشکردن لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە. ئێران لازمە لە بەرامبەر ئەو ڕەوشە کە بە کورتیش ئاماژەمان پێکرد زۆرشی وریابێ. وریا چەبێ تەنیا یەک ڕێگەی نەجاتی ئێران هەیە، ئەویش ئەوەیە کە لازمە گوێ لە دەنگی خەڵک بگرێ، گوێ لە دەنگی کۆمەلگا بگرێ. کۆمەلگا چی دەوێت؟ کۆمەلگا دەیەوێت کە بە ڕێگەی دەموکراسی حکوومەت بەڕێوە بچێت، کۆمەلگا سیستەمێکی نەتەوەی دەموکراتیکی دەوێت، کۆمەلگا سیستەمێکی کۆنفەدرال لەسەر ئەساسی ذهنیەتی کۆنفەدرالیزم دەموکراتیکی دەوێت کە
بەل لە ئەوەکە ئێران بێتە سەر حکم هێشتا ئێمە باسی تاریخ دەکەن، باسی پێواژووی ئەکبەتان یعنی هەمەدانی ئیمڕۆین دەکەین کە ئێران لەسەر ئەو سیستەمە خۆی بەڕێوە بردووە، یانی شتێکی زۆر نوێ نییە، بەڵام ڕێبەر ئاپۆ لە پارێزنامە دواییەکانی خۆیدا بە تایبەت ئاماژە بە دامەزراندنی سیستەمی نەتەوەی دەموکراتیک لە ئێراندا دەکات. ئێستا ئێران لەم وەختەدا گوێ لە داواکاریەکانی گەل نەگرێ بەرەو چۆ دەچێت دۆخیە و گرنگترین بابەتێکە لازمە ئاماژەی پێ بکەین ئەوەیە لە بینبردنی حزبی بەعس تەنیا ئەسەد نەبوو، ئەوەی کە لە پشت حزبی بەعسدا بوو، ئەوەی کە لە پشت ئەسەددا بوو بێجگە لە رووسیا، چونکە رووسیا لەم ساڵە دوایانە بە تەواوی دەسەڵاتداری سووریایی بەدەست گرت بوو. هیچ حکمێکی ئەسەد نەمابوو لە سووریا، تەنیا وەک شکل و ناو هەبوو، بە هیچ وەج هیچ شتێکی ئەسەد نەمابوو لە بواری سیاسیەوە، لە بواری دیپلۆماسیەوە، لە بواری کۆمەلگاوە، لە بواری ئارتشەوە، لە بواری ئەکۆنۆمی، لە بواری پەروەردە، لە هەموو بابەتەکانە رووسیا سووریای بەڕێوە دەبرد. ئەو جوانانەی کە بەرەو رووسیا دەڕۆیشتن لە بن ناو ئەوەی کە دیدگاهێکی بازیان هەبێ، یانی فرەتر ببێ، ڕوانگەیان جوانتر ببێ، چونکە شکل و شەماڵی و زانکۆکانێکە لە رووسیا هەیە بەو ناو کەماڵە و دەرەکەفێتە ڕوودەڕووی تەواو دنیا. فقط بەداخەوە ئەوەی بێجگە لە رووسیایش ئێران لە پشت حیزبی بەعستا هەبوو، شکاندنی ڕووخاندنی حزب بەشار ئەسەد لە هەمان کاتدا لە بواری سیاسی، لە بواری ڕێخستنکردن، لە بواری چونکە ئێران لە ڕۆژاوای کوردستان لە سووریا، چونکە ڕۆژاوای کوردستان دوای شۆڕش کەفتە دەست مەسەدە و قەسەد، ڕێخستنکردنی خۆی لە بواری نظامی زۆر بەهێز کرده بوو. لەبەرەوە لە هەمان کاتە دەتوانین بڵێن پشتی ئێرانی شکست لە دوای ڕووخاندن. لەبەر ئەوە بەخاتر ئەم مەترسیانە کە دوای حزبی ڕووخاندنی حزبی بەعس دروست بوو و نەتەنیا بێجگە لە ئەوەیش، چونکە لەلایەن ئەمریکاوە ئایسە زەخت و گوشار لەسەر ئێران هەیە، لەلایەن تورکیەوە زەخت و گوشار لەسەر ئێران هەیە، لەلایەن عێراقەوە زەخت و گوشار لەسەر ئێران هەیە، وەکو گەل مەترسیدارترین زەخت و گوشاری کۆمەلگا بخۆیەتی لەسەر دەوڵەتی ئێران، لەسەر ڕژیمی ئێران. ئەمە حقیقەتێکە. ئەگەر لە ناو ماڵباتێکە نمونەیەکی وەها بدەین، ئەگەر لە ناو خانەوادەیەکە دایک و باوک نەتوانێت مناڵەکەی خاوەن بکات، نەتوانێت بژێنێت، مناڵ بەرەو کوێ ئەچێت؟ بەرەو چاندێک، بەرەو زوانێک، بەرەو جلوبەرگێک، بەرەو ناسنامەیەک، بەرەو ڕێڕەفتێک بێجگە لە خانەوادە دەچێت. ئیستا ئێرانیش وهای لێ هاتووە. لەبەرەوە بۆ داخوازیەکانی گەل لە هەموو بوارەکاندا نابێتە جوابگو، لەبەرەوە لە بن زەخت و گوشارێکی زۆر گەورەدایە. لە بواری ئەکۆنۆمیەوە بگرە، لە بواری پێت بڵێم دیپلۆماسیەوە بگرە، لە بواری کۆمەلگایەوە بگرە، لە بواری حتا ڕەوانیەوە بگرە، ئایسە کۆمەلگای ئێران لە بن زەخت و گوشارێکی زۆر گەورەدایە. پزیشکیان بەل لە ئەوە کە یعنی ئەو ماوەی کە ئیتر هەڵبژاردن بوو ئاهاتە سەر کار، خۆی ڕەفڕمخواز نیشاندا، وتی من ڕەفڕخوازم و چاوی گەلی حتا زۆر داپۆشا و بەڵام ئێستا ئەو کاتەکە ئێستا چەندێکە بەسەر هەڵبژارتنە دەرباس بووە و پزیشکیان هاتووەتە سەرکار. مەترسیەکان لە ڕۆژڵاتی کوردستان زۆر فرەتر بوون، خەڵک برسیە، گرتن فرەتر بووە، ئێدام ئەگەر هەڵە نەبم 16 کەس لەم ماوەدا هاتوونەتە ئیدامکردن. لە بواری سوتەمەنی ئیتر گەل وای لێ هاتووە کە ناتوانێت خۆی بژێنێ لەم سەرما و سەقامەدا. ئەوە خەڵک بەرەو چی دەبات؟ بەرەو زۆر شێواز و زۆر و زەحمەتی ژیانکردن دەبات. زۆر و زەحمەتی ژیان چی دەکات؟ هێزێکی مخالف لە بەرامبەر ئێران دروست دەکات. ئەو هێزە مخالفە لە بەرامبەر ئێرانە و ئێران دەیەوێت چۆن ئیسلاحی بکات و زوان خۆی کە ناوی لێ دەکات ئیسلاح، بە گرتن و بە عیدام و بە کوشتن و بە تەهدید و بە تەجاوز و بە تاجیز و بە زۆر ڕێبازی دیکە. ئەمانە هەموو گرێکی بوونەسە گرێکی کۆر بۆ ئایسە بۆ ڕژیمی ئێران، چونکە لەلایەکەوە ئەوە زۆر گرینگە. ڕژیمی ئێران ئایسە چاکە، سیاسەتی چییە؟ لەلایەکەوە ناکۆکی و قریز و مشکل دروستەکات بۆ ئەوەی کە کۆمەلگای پێوە مەشغوڵ بکات، لەلایەکیوە کەسایەتێک زانە، کەسایەتێک کە دەتوانێت تاوتوێی ئەم بابەتانە بکات، ئەبن بە هێزێکی مخالف کە نایەنە سەرکوت، نایەنە تونند و تیژی سەر ناتاوێننە و
لە بەرامبەر ڕژیمەوە یا تێنەگرتن یان حکمی ئێدامیان بۆ سادرە بێ بە شێوازێک دەیانەوێت کە ئەو دەنگە داخوازی ئازادیە تێک ببن. ئێستا ئەم ڕەوشە ئەم ڕەوشی هەی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لەلایەن ڕژیمەوە دەیەوێت بە شێوازێکی نەرمتر بە دیدگاهێک جیاوازتر بەڵام هەر ئەو فەنوفێڵەیە دەیەوێت کە داخوازی گەل شێوازێکە گەل دەیەوێت بەڕاستی ژیانێکی ئارام بکات، بەڕاستی بتوانێت یانێ گرانکردنی شتەکان ئایسە لە مێوەوە بگرە حتا هەچی شتە ئەوەندە گران بووە کە ئیتر گەل ناتوانێت خاوەنداریەتی لە خانەوادەی خۆی بکات، ناتوانێت بەڕاستی خۆی بەڕێوە ببات. لەبەرەوە ئەوانە هەموو بووە بە مەترسیەک بۆ ئێران و ئێرانیش دەیەوێت بەم ڕێبازە لە جیاتی ئەوە بە گوێگرتن لە داخوازی گەل خۆی لە بەرامبەر ئەو زەخت و گوشارەی کە لەسەر ئێران هەیە خۆی بپارێزێ بە فەنوفێڵێکی زۆر تر دەیەوێت فەنوفێڵەکەی دوێکەی لەبین ببات کە ئەوەیشە ناتوانێت ئێران لەسەر پاوە بهێڵێت. مەڵێ هەڤان سنوور لە چوارچێوەی ئەو دژایەتیانەی کەوا ڕژێمی ئێران بۆ شۆڕشی ژنجیان ئازادی و سەرکوتکاریەکانی لەسەر ئەو شۆڕشە دەیکات سیرەکەین لە پەرلەمانی ئێراندا یاسای حجاب و عفاف قبول کرا، بەڵام لە ئێستادا حکومەت دەڵێ ئێمە ئەم یاسایەمان سڕ کردووە و ناخینە بواری پراکتیکیەوە. هۆکارەکەی چییە لەم وەختەدا باسی ئەو شتانە دەکەن؟ ژن لە ئێران کۆمەڵگای ئێران ڕۆژهەڵاتی کوردستان زۆر زانایە، ئەگەر زانا نەبوایە ئەوەندە بەرتەکی نەبوو لە بەرامبەر حجاب جاری یەکەم لە دەوڵەتی سومر لایەن ڕاهێبەکانەوە بۆ ئەو ژنانەی کە جاریە بوون فاحیشە بوون حجابات وتە بەکارئانین، لەبەرەوە ژن لە ئێراندا ئەوەندە بەبەرتەکە ئەوەندە خاوەن عەکسول ئەمەلە لە بەرامبەر حجاب و دەوڵەت ئێرانیش حجابی زۆر بەزانابوون هەڵبژارتووە بۆ ژن. حجاب دانین لەسەر ژن حجاب ڕووپوشێکی ڕەش لەسەر حافزە و تاریخی ژنە، لە ناوبردنی حافزە و تاریخی ژنە، لە ناوبردنی مێژووی ژنە، لە ناوبردنی ئیرادەی ژنە، لە ناوبردنی هێزی ژنە، لە ناوبردنی جەسارەتی ژنە. یانێ تەنیا تۆ وەکو مجەسەمەیەک لە خزمەت زێهنیەتی پیاوسالار و دەوڵەتابی چۆن بتوانێت تۆ بەڕێوە ببە. عەکسول ئەمەلی ژنان و کچان ئایسە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە بەرامبەر حجابە و تەنیا وەکو پارچەیەکی ئەی بەسەرتان نییە، لە بەرامبەر زێهنیەتێکە، لە بەرامبەر ئیدیۆلۆژیەک کە دەیانەوێ بەڕاستی ژنان لە هەموو بوارەکانەوە تێک بە. ئاماژەمان بە ئەوە کرد کە پزیشکیان ئەوەڵ دەفعە بەناو ڕەفۆرمخوازەوە هاتە سەر حکم، دوایش چیان کرد دیان کە بەڕاستی تر ناتوانن پێشگیری بکەن، ناتوانن بوێسن لە بەرامبەر ئەم داخوازیای ژنەکانە و لە بەرامبەر ئەم داخوازی گەلانەوە چیان کرد دەستیان بە دامەزراندنی فەرهەنگێک کە لە ناویە چە بکەن قانونی حجاب دروست بکەن و ئیتر بیکەن بە قانونی ڕەسمی و حتا لە ناویش یا پەروەردەی حجاب بدەن. پاش هەڤڵ سنوور لە ئێستاە کە ئەوەندە باسی دەکەن و قانونی بۆ دەردەخەن و ئەیخەن بە ڕۆژەوی خۆیان لە ئێستاە دەبینین بەرە وەرز و سەرما دەچین و هەرکەس جلوبەرگی گەرم لە خۆ دەکا سەریشیدا دەپۆشێت. ئەو کاتە بنگەی ئەو ڕژێمە هەڵ ناوەشێنێتەوە کەوا ئەوەنەو نیقاشی بەتاڵ دەکات لەسەر ئەو شتانە. ئەلبەتە یانێ زۆر بەداخەوە بەڕاستی دەوڵەتی ئێران وا دەفەکرێت کە کۆمەلگایەکە عەقلی وەکو مناڵە لە بەرامبەریەتی ئەمانە هەموو فەنوفێڵن. ئێستا تەواوی زلهێزەکانیش کە ئێرانیش یەک لەوانەیە، دەوڵەتە دەسەڵاتدارەکان کە ئێرانیش یەک لەوانەیە بەڕێ و ڕێبازی زۆر مڵانە دەیەوێ بەڕاستی کۆمەلگا بخڵەتێنێ ڕێبازێکی زۆر ئەم سیاسەتە پێ دەڵێن سیاسەتی مەشغوڵکردن، چونکە دەیەوێ بابەتی ئەساسی لە بیر کۆمەلگا بباتەوە، دەیەوێ ئەساس بابەتێکە کە کۆمەلگا بتوانێ لەسەر ئەو بنەمایە داخوازی ئازادی خۆی بکات و ئازاد بژی لەبیر بباتەوە. ئەمانە هەموو فەنوفێڵن بەڕاستی. کۆمەلگا ئەوەندە مناڵ نییە. ئەگەر مناڵ نەبوایە ئاهوو دەریایی هەڵوەستێکی وای ڕابەر دەکرد، ئەگەر مناڵ بوایە پەرستوو هەڵوەستێکی وای ڕابەر دەکرد، ئەگەر مناڵ بوایە ئایستە جوانە سنە پەخشان عەزیزی، زەینەب جەلالیان، نەرگەز محەممەدی کە ماوەیەک لەمە و پێش دەرکەوت دەیانتوانی لە بەرامبەر ئەو هەموو زەخت و گوشارە کە ئیتر نەفەس لە مرۆڤ دەچکێنێ بەڕاستی بیرکردنەوە لە ڕێو ڕێبازی توندوتیژی کە ئێران بەڕێوە دەبات حتا بەڕاستی زۆر وحشەتناکە دەیانتوانی ڕاوەستن نەیانەتوانی، چونکە کرێدراوی ئازادین. ئازادی هەناسەیەکە، بیرێکە، مێژوویەکە، گرێدرانێکە، عشقێکە کە ئەگەر تۆ نەتوانی ئەوە لە کەسایەت خۆتان نەهادینە بکەی زەحمەتە تۆ بتوانی بیشیت. کۆمەلگای ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت ژن و ئەو نەسڵە جوانە خاوەن
بیر و باوەڕێکن کە لەسەر ئەم بنەمایە تێکوشان دەکەن لە بەرامبەر ذهنیەتە زلهێزەکانەوە و ڕەژیمی ئێرانیش بە زانستی ئەمە کە کۆمەلگا دەتوانێت بە ناڕەزایەتی خۆی بە سەر دەربڕینی خۆی بە تەزاهورات بە دەرکەوتنە شەقامەکان بە ئیرادەکردنی خۆی و زانیاری خۆی دەتوانێت خاوەنداری لە مافی خۆی بکات. بەم فەن و فێڵانە بەم سیاسەتانە بەم ڕێوڕێبازانە کە مەبەستی ئەوەیە درێژە بە حکمی و دەسەڵاتداری خۆی بدات وەکو ڕەژیمی بەعس چەندە قەتڵ عامی کرد و نەبوو. ئێستاش ڕەژیمی ئێران بە ئیدام بە قانونێک وەکو حجاب بە کوشتن بە سەربڕین لە بواری ئۆکۆنۆمیەوە لە بواری پەروەردەهیەوە بەو یاسا و قەدەغانەی کە دروستی دەکات دەیەوێت یەک ئارمانجی هەیە خۆی لەسەر لنگ بهێڵێ و دواییش لە بەرامبەر ئەو زەخت و گوشارەی کە لە دەرەوە لەسەر ئێران هەیە بتوانێت خۆی بپارێزێ. بە هیچ شێوازێک بەم ڕێبازانە ناتوانێت لەسەر پابمێنێت و ناتوانێت خۆیشی بپارێزێ. تەنیا یەک شێواز هەیە کە ئێران دەتوانێت خۆی بپارێزێ و ئەوەیە کە ببێ بە جوابگو بۆ داخوازی گەل و ئێمەش لە سەرەتاما ئوتمان جوابگو چییە؟ بتوانێ ئیجازە بدات کە ئەم گەلە لەسەر بنەمای ناسنامە و ئازادی خۆی ژیان بکە. بە حەزاران خەڵکی جیاواز هەیە لە ئێراندا، لە کوردەوە بگرە حتا لە لۆرەوە بگرە حتا ئازەری، لە ئازاریەوە بگرە حتا فارس، لە فارسەوە بگرە حتا زۆر نەتەوە هەنە لەویە ئەو نەتەوانە کامیان لەسەر بنەمای ڕاستی خۆیان ژیان دەکەن. ئێران هەر جارێک بە بەهانەی اقتصادی، جارێک بە بەهانەی بۆمبەی هەستەیی، جارێک بە بەهانەی حجاب، جارێک بە بەهانەی فەقیری، جارێک بە بەهانەی کە ئەمان لە دەرەوە زەخت و گوشار لەسەر من هەیە و ئەشی خۆمان بپارێزین و ئێمە نازانم چین و هەر جار بە بەهانەیەک دەیەوێت کە مەسەلەی ئەساسی لە بیر کۆمەلگا بباتەوە. ئەمانە هەموو فەن و فێڵن. لازمە گەل لە زانستی ئەوەدا بێ کە ئەمانە ڕێبازێکن کە دەیانەوێت بەڕاستی هێزی گەل بشکێنن، دەیانەوێت هیوای گەل بشکێن، دەیانەوێت کۆمەلگا لە تاقەت بخەن کە ئەو کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نە ئەو کۆمەلگایە کە زوو بەمانە لە تاقەت بشێ نمونەی هەیە. تماشا بکەن ئەو هەواڵ زەینەب جەلالیان، هەواڵ جوانە، هەواڵ نەرگیس محەممەدی، نازانم پەخشان عەزیزی و زۆر کەسانی دیکە کە ئایستە لە زندانە لە بن زەخت و گوشاردان لەسەر چه بنەمایە خاوەنداریەتی دەکەن. شۆڕشی ژیان ئازادی بوو بە هێوایە کە ئیتر گەلی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بتوانین لەسەر ئەو هیوایە هیچ کاتێک، چونکە زۆر شۆڕش هات، زۆر حزبی سیاسی هاتن، لە حزبی توتەوە بگرە حتا کۆمەڵی زەحمەت کێشان و حتا کۆمەڵە و حتا دەموکرات و ڕاستە زۆر بەدیلیاندا، زۆر قارەماتی بەڕێوە چوو بەڕاستی زۆر شەهیدیشیاندا، بەڵام ئیدیۆلۆژی و فەلسەفەی ڕێبەر ئاپ بۆ بنەمایەک بوو کە توانی شۆڕشێک بە ناوی ژیان ئازادی بیکا بە دەربڕینێک کە تەواو گەلەکان لەسەر بنەمای ناسنامەی خۆیان لە بەرامبەر ئەو سیاسەت و بارودۆخی کە ئایستە ڕۆژهەڵاتی ئێران لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بەڕێوە دەبات، ڕژیم ئیتر ئەژنۆی شکاوە ئایسە. هەڵان سنوور لە ئێستادا لە ناوخۆی ئێراندا کۆمەڵی قەیران سەری هەڵداوە، واتە ئەو قەیرانانە وەکو ئەژدیهایەکی سێسەریان لێ هاتووەکەوە ڕژێمی ئێران بەدەستیەوە دەناڵێنێت، وەکو بێقیمەتبوونی دراوی نیشتیمانی ئێران، کەمبوونی گاز و پیسبوونی ئاوهەوا. هۆکار چییە کە ئەوانە بەو شێوازە لەم وەختەدا بیناقاقای ڕژێمی ئێرانیان گرتووە؟ ئەم قەیرانانە چی کاریگەریەک لەسەر گەلانیشدا دەنێت؟ ڕێبەراپۆ لە پارێزنامەی دوایی خۆیدا کاپیتالیزم مۆدرنیتە، سەرمایەداری ئەندوستریالیزم وەکو لێویاتانێک بێناسە دەکات. لێویاتان جانەوەرێکە کە حەچی شتەدا دەقورتێنێ، حەچی شتەدا دەقورتێنێ، نە هاسن و دار و بەرگ و ئاخ و کۆمەلگا و هەبوون و ئازادی و حەچی شتەدا دەقورتێنێ. ڕەوشێک ئایستە ئێران ژیان دەکا، ڕژیمی دەسەڵاتداری ئێران ژیان دەکا ئەو جانەوەرە بەڕاستی وای لێ هاتووە، حەچی شتەدا دەقورتێنێ، حەچی بەبەری دەکەوێت دای دەقورتێنێ و نەتەنیا دایە قورتێنێ زەوبیژی دەکا، تێکی دەبا، لە بینی دەبا، تێکەڵاویە دەکا. ماوەیەک لە ئەنجامی زەخت و گوشاری دەوڵەتەکانی دەرەوە وەکو ئامریکا بە تایبەت لەسەر ئێران فرەتر شەی خستە ڕۆژەف، دروستکردنی بۆمبەی هەستەیی خستە ڕۆژەف. بۆ دروستکردنی بۆمب دوای ماوەیەک کە ئیتر دروستکردنی بۆمبی هەستەیی کە حتا ئێستاش زۆر 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 بەردەوامە، چه فەلاکەتێک لە ئێرانە دروست بوو؟ کەمبوودی اقتصادی دروست بوو. سەرمایەداری، ذهنیەتی سەرمایەداری چییە؟ بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەم دوکانە بەڕێوە ببەی گەرەکە دە دوکانی دیکە خراو بکە. ئێستا ذهنیەتێکە لە ڕۆژهەڵاتی کوردستان
لە لایەن ڕژیمی ئێرانەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا بەڕێوە دەچی هەمان ذهنیەتە بۆ ئەوەی کە بیەوێت هەواڵ قانونی دنیاوە هایە دوکاندارێک بۆ ئەوەی کە دوکانی خۆی بپارێزێ خانەوادەیەک بۆ ئەوەی کە زگ خۆی تێر بکات سەرمایەداریەک کە ئێمە ناوی لێ دەکەین ئەندوستری بە حەزاران شرکەتی هەیە و بە حەزاران معاملە لە تەواو دنیادا دەکات کە ئێرانیش نمونەی ئەوە ئیسە لە تەواو دنیاە زۆر ئەندوستری هەیە بۆ ئەوەی کە خۆی لەسەر پا بهێڵێت چونکە پوڵی لازمە ئارتەشێکە کە ئیدعاکات ئەیەوێت شەڕ بکات بۆ ئەوەی کە بتوانێ ئارتەشی خۆی لە هەموو بوارەکانەوە هەم لە بواری تەکنۆلۆژی هەم لە بواری مادیەوە لەسەر لنگەوە لەسەر پا بهێڵێ بۆ ئەوەی کە بتوانێ بمێنێ خاوەنداریتی لە ئەو ذهنیەتەی خۆی وەکو خۆی نازانم لە گۆڕ خۆی پێناسەیەکی بۆ کردووە بیپارێزێ مەجبورە هەندێک قوربانی بدەن ئەویش بە برچێتی کۆمەلگا دیسان جارێکی دی بە برچێتی قوربانی دەدا ماوەیەک مامۆستاکان ماوەیەک ئەو کارخانەی جودا جودایە کە لە ئێرانە هەیە هەمویان لەسەر ئەو شەقامانە بوون داخوازی بوجەکەیانە کە چونکە بوجەیان نادا مانگانە هەزینەیەکەی تر مافی تەبیعی خۆیانە ئەوانیشیانە حتا ناگرت ئەوانە هەموو لەبەر کێشەی اقتصادیەکە لە ئێران هاتە ژیان کردن حتا ئێستش ئەو کێشەیە چێ هەردەچێ قورستر دەبێ بەڕاستی و گەلیش بەدێلی ئەوە دەدات مادەی سوتەمەنیە ئێرانێکە لەسەر ئەو غازی تەبیعیە کە لە ئێراندا هەیە نەتەنیا ئێران دەتوانێت زۆر لە ئێرانیش دوو قاتی ئێرانیش وڵات بژێنێ ئایسە دنیادا لە ئاسی سێمدا تابی ئایسە کێشە بۆ کێشەی هەیە مەسەڵەن بۆ کوێچی ئەوانە هەموو و ئەو هەزینەی کە لە بەرامبەر ئەو گازەی کە تەنیا تێری ئێران بۆ خۆی ناکات ئەو هەزینە بۆ کوێچێ هەموو بە کێ دەدات لازمە تاوتوی ئەم بابەتانە بێتە گرتن کۆمەلگا ئەگەر ئینسانێک برسی بێت چونکە لە ئینساندا هێزی توانا لازمە هەبێت بۆ ئەوەی کە بتوانێ بەسەر پاو بمێن شتێکی زۆر تەبیعیە دارێک ئەگەر بێ ئاو بێ ئاخو بێ نووری بمێنێ چاوێ بشکەوێ پەژمرداوێ یەواش بشکەویتر کۆمەلگاژیسە لە ئێرانە ڕەوشێکی وەها ژیان دەکات بێ گاز ماوە بێ پوڵ ماوە بێ هەزینە ماوە لە ملێکی شەو ئەو سیاسەتە چەپەڵانەی کە لەلایەن ڕژیمی ئێرانەوە هەر جار بە بەهانەیەک دەیەوێت هەستی ئازادی خوازی تێک ببات لە گرتنەوە بگرە لە ئێدامەوە بگرە لە دەست بڕینەوە بگرە لە پەنجە بڕینەوە بگرە ئەو ڕێبازە بەڕاستی نامرۆڤانە کە بەرامبەر گەلەوە تێ بەکارئانین دەیەوێت کێ ئیسلاح بکە ئەوەی کە وەرێتە ئیسلاحکردن ڕژیمی ئێران بۆ خۆیەتی ئەوەی کە وەرێتە ئیسلاحکردن ذهنیەتی ڕژیم بۆ خۆیەتی ذهنیەتی کە دەیەوێت ئاسمیلە بکات تێک ببات لە بین ببات لەبەرەوە ئەم زەخت و بەڕاستی ئایسە برچیبوون لەسەر گەل بووە بە ڕەوشێکی مەترسیدار نەبوونی نان هەواڵ آخر ئینسانێک بێنان و بێ ئاو و بێ بەرق بێت چۆن بتوانێ بە شتێکی دیکە بفکرێت هەواشی نەماوەی هەوای پاکیش نەماوە ئەین دام و دەستگاکانی ناوخۆی ئێراندا دەخرێن لەبەر پیسبوونی هەوا من ئەو ڕۆژە لە خەبەرێکم گوێگرت ئێستا لە ساڵی 2000 بەهی میلادوی 2024 داین و بەهی ئیران 1403 داین لە 5 ساڵی دوایی لە ئێراندا 170 کارخانە زۆرتر بوون ئەو کارخانانە چیاناتیە دووکەڵیاتیە مادەیەکە هەوا کەسیفەکە نەخۆشی دروستەکە و نەخۆشی ڕوودە دیافگرام لە ئێرانە لەم 5 ساڵە دواییە لە گۆر ساڵەکانی دیکە زۆرتر بووە و زۆر ئینسان هەیە یعنی حتا لێکۆڵین هاتووە سەرکردن کە لە ئێرانە ئایسە زۆر کەس کە تەنگە نەفەسی نییە هەموو دووچار تەنگە نەفەسی بوون دەی باش ئەمانە ئیگرێدراو یەکترین نین ئەگەر تو ئەو غازە تەبیعیانە لە گۆر داخوازی ملت و بۆ پێویستی و بەهرەمەندی ملت بەکاربێنی بۆ مەجبورەمێنی بچی ئەو هەموو فابریقانە دروست بکەی و هەموو ئینسانە بە نەخۆش بکەی کۆمەلگا بێ دەوڵەت دەبێت بەڵام دەوڵەت بێ کۆمەلگا نابێ ئەگەر ئەم کۆمەلگا گشتی لە بین بچی زۆر مەراقەکەم ئێران لەسەر کێ دەسەڵاتداری خۆی بداتە مەشاندن ئەگەر ئەم کۆمەلگا هەموو داخوازی ئازادی بکات و ببن بە یەک بۆ ئەوەی کە ببن بە هێزێکی کە بەڕاستی ئەم ئێرانی تر نەتوانێت سیاسەتە چەپەڵەکانی بەڕێوە ببات پێکی ئەمانە ڕژیمی ئێران بەسەر کێدا دەسەڵاتداری بکات لە ملێکەوە برسی دەکات بێ پوڵی دەهێڵێ فەقیری دەکات مەسمومی دەکات لە ملێکیشە دەڵێ
والله بن چێ ئەڵێم ئەشی تۆ پێکی بێنی ئاخر شتی وا چۆن نەبێ بەڕاستی وە شتێکە دەڵێ دووری داخوازی گەلە شتێکە دەڵێ دووری ئینسانیەتە شتێکە دەڵێ دووری داخوازی مرۆڤە و دووری داخوازی کۆمەلگایە دووری داخوازی ژنەکانە جوانەکانە ئاخر شتێکی وها چۆن نەبێ شتی دووری عەقلیەت بەڕاستی ڕژیمی ئێران لەسەر کۆمەلگا دەیەوێ دابسەپێنێ. بەڵێ هەڤان سنوور هەر لە چوارچێوەی ئەو دژایەتیانەی کەوا ڕژێم بۆ ویست و داخوازەکانی گەلان دەیکات بۆ کۆمەلگا و بەتایبەت لەسەر شۆڕشی ژنیان ئازادی کەوا هیچ گوێ بە داخوازەکانی گەلان نادات. لە ئێستا گوشارەکانی لەسەر زیندانیانی سیاسی یان بەگشتی زیندانیان زیاتر کردووە بەتایبەت لەسەر زیندانیانی سیاسی ڕژێم تاکی دەیەوێت ئاوا بەردەوام بێ و بۆچی وا دەکات؟ لە تەواو دنیا ئەوەی کە بەرخوا بدات دەمێنێت ئەوەی کە بەرخوا بدات مافی هەیە بژیت ئەوەی کە بەرخوا بدات دێتە واتای ئەوە کە خاوە ناسنامە و هەست و هیسی ئازادیە. ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران لەلایەن ڕژیمەوە لەسەر ئەو ئەقشارانەی کە دەیانەوێ ئازاد بژین زۆر زەخت و گوشار هەیە. مەحوەتە محیتێکە هەری زیادە زەخت و گوشاری لەسرە یەکیش زندانە. دژمن وا دەفکرێ ڕژیمی داگیرکەری ئێران وا دەفکرێ کە ئەوانە هاتوونەسە بندەسی من نشەکیان هەیە و نەیە هیچیان نییە و کەوتونەسە چوار زیندانێکی چوار کۆشە و من چە بڵێم ئەتوانێ وا بیکات و لە دڵخۆیە وا ئافکرێ. ڕێبەر ئاپۆ لەناو حجرەیەکی تاکە کەسی زۆر تەنگدایە دوو بە سێ قارەدایە زۆر گەوریش نییانێ تۆ ناتوانی لە 20 هەنگاو زێدەتر بچیت بە درێژ بوونی دەڵێم. بەڵام چی دەکات؟ بە پارێزنامەی خۆی بە ئیستاری خۆی بە تێکۆشانی خۆی بەڕاستی فکر و فەلسەفە و ڕامانی خۆی تاوە دنیای گۆڕا نەتەنیا کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تاوە دنیا دەگۆڕێ وا دەگۆڕێ بەڕاستی تاوە دنیای سە مەجبوریەتی. ئەوانەی کە لە زیندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا ژیان دەکەن هەمان فەلسەفە دەژین چونکە چاندی بەرخۆدانی زیندان بەرخۆدانی زیندان چاندێکە ئیتر چاندێکە کە تۆ خۆت بپارێزیە. ئەوانەی کایسە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بە تایبەت پشتی شۆڕەشی ژنجیان ئازادی هاتنەگرتن گەورەترین مەترسینە بۆ ڕژیمی ئێران گەورەترین مەترسینە چونکە بە زانستیەوە دەژین بە زانستیەوە لە خۆڕاگری دەکەن بە زانستیەوە عەکسوڵ ئەمەل نیشان دەدەن لە بەرامبەر ئەو زەخت و گوشارانەی کە ئێستا هەیە. ڕژیمی ئێران بە تندکردنی زەخت و گوشارەکانی لەسەر زیندانیەکان دەیەوێ بە کۆمەلگا بڵێت کە ئەوانەی کە لە زینداندان شاش دەژین و شاش دەفکرین و شاشیان دەپاراست شتی قەدەغەیان دەپاراست. کێ قەدەغەیە؟ فکر و فەلسەفەی ڕامانی ڕێبەر ئاپۆ فکری ئازادی شۆڕشی ژیان ئازادی فکر و فەلسەفەی ڕامانی ڕێبەر ئاپۆیە داخوازی ژیانێک و ئازادە کۆمەلگایەکی ئازادە دەیەوێت ئەوانە بکا بە قەدەغە ئەساس قەدەغە ئەو بۆ خۆیەتی ڕێبازێکە بەکاری دێنێ. ئێدام کام شێوازە لە کام سەردەمەدا هاتووە بەکارئانین دەست بڕین تێک برن کوشتن ئەوەی ئایسە هەر کوشە و کۆڵانی ئایسە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە پڕ بووە لە معتادا ئەوانە ئەچن بە دزیەوە ئەیکەن ئێران بۆ خۆیە چێ مادەی حوشبەر و معتاد تێنێ دەخاتە ناو دوایش ئەچی ئەوانە گرێەوەی خاتە ناو زیندانێژێ من ئێوە ئیسلاحەکەم فاحیشەخانە لە بۆ خۆی قەدەغەیەکات ئایسە بچێ لە هەموو باجارەکانە تو خوا ئێران خەبەری نییە و فاحیشەخانانە هەیە ئەچێ ئایان خاتە ناوی سیاسەتێک وها دروستەکە بێ مێشکیان دەهێڵێ بەرەو ئەویا دەفیانەدا دوایی چی ئەوانەگرێت هەیە ئایا خاتە ئێحسا ناو زیندانە و دەڵێ من ئیسلاح یەکەم یعنی لە ملێکەوە بۆ خۆی کێشە دروستەکە لە ملێکیشەوە بۆ خۆی خستووەتە هێزی چارەسەری ئەوانە هەموو فەن و فێڵن و ئەوانەی کە ئایسە لە زیندانە بە تایبەت لە شخصی هەواڵ زەینەب جەلالیان و هەواڵ پەخشان و هەواڵ جوانە سنەدا و نەرگس محەممەدی و نازانم زۆر کەسی دیکە زۆر قارەمانی هێژایەکە ئایسە لە بەرخۆ دەدەن ئەوانە لە زانستی و لە فەرقی ئەوەدان. ئێران ناتوانێت من فەڵ و فێڵانە لە ئەمری خۆی درێژ بکات ئێران من فەڵ و فێڵانە ناتوانێت لەو سیاسەتێک کە بەسەریدا هەیە خۆی ڕزگار بکات ئێران من فەن و فەڵانە ناتوانێت سیاسەتێکی ئیدئۆلۆژیک و سیاسەتێک و کۆمەلگایەکی لەسەر بنەمای نەتەوەی دەموکراتیک ئاوا بکات ناتوانێ ئەمانە هەموو فەن و فێڵن و درێژەداین بە تەمەنی خۆیەتی لازمە ئێمە وەکو بە تایبەتی وەکو هێزی ژن و وەکو هێزی جوان و وەکو هێزی کۆمەلگا وەکو هێزێکە ناوی خۆڕاگرمان لە خۆمان داناوە لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یە ئەساسیشترین بۆ ئێمەیە کە ئێمە ئایسە سیاسەتی ئێستایەکە ڕژیمی ئێران بەڕێوە دەبات باش تاوتوێ بکەین بۆ ئەوەی کە بتوانین لە بەرامبەری بەڕاستی بە شێوازێکە بتوانین نەتەنیا خۆڕاگری بکەین
مەسەلە تەنیا خۆراگری نییە، ئێمە ئەشەیتر گۆڕانکاری دروست بکەین لەو ذهنیەتەدا، ئەمەیتر گۆڕانکاری دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین لەسەر ئەساسی ناسنامە و داخوازی ئازادی خۆمان ژیان بکەین. هەڤاڵ سنوور گەشتینە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس بۆ بەشداربوون. سپاس دەکەم هەربژیت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەی لاپەڕا لە ڕادیۆی دەنگی گەل. بابەتی سەرەکی بەرنامەکە هەڵسەنگاندن لەسەر ئەو دۆخێکەوە لە ناوچەکەدا هەیە و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و دۆخی ناوخۆی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و ڕەوشی کۆمەڵایەتی و ئابووری و بەرخۆدانی زیندانیان بوو. بە میوانداری هەڤاڵ سنوور گەلاوێژ ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار تا بەرنامەیەکی تر